داژیان من ڕۆیشتم هاتم گێنن بۆستە تا دەرەوە لەگەڵت دێم کرۆ ڕۆژنامە نووسەکەم کەی هەواڵەکەم بۆ دەخێنێەوە بابزانم بەڵام شتێکی ئەوانی دایکە شتێکی گەورە نییە ناکوڕم چۆن دەبێ هەواڵەکەت لێرە لە تەنیژ عومەر دەنووسینەوە بەیانی باش کاکە خەریک بوو بێم ئاساییە چۆنی پورە مەلیحە ئەو هاتۆ بتگێنێ بەڵێ داژیان دەی تۆ پێشکەوە من ئارامی دەکەمەوە دەی زوو بڕۆ ئۆتۆمبیلەکەم کلی نەداوە تا نەیان فراندووە باشە دەرەوە زۆر ساردە داژیان نەیەتە دەرەوە چۆنی پورە مەلیحە خۆی پەیوەندی کرد وتی دەکرێت بگەینتە داوام کە ئێوەش پەیوەندی بکەن کاروشت بەتاڵ دەکەم یەکسەر دێن بێگومان تاویش هەز بە نەبوونی کاکی نەکە ئەیوانە مەمەدیت کەسە لە شوێنی کاکی دانانێ ها دەزانم ئەو زۆر عمەری خۆش دەویزوانە لەبەرەوەیە کە ناهێڵە ئاسوودە بخەوێ مەبەستت چییە؟ مەبەستم نووسینی هەواڵەکەیەتی ئەیوا خەریک نییە لەسەر تاوانێکی عومەر دەنووسێ لە سەرەتا هەموو شتێکی نووسیوەتەوە تاوانەکە بە جوانی نەکا بە توی نەوت بێ وەڵڵاه نەدەبا پێشت بڵێم تۆ چی دەڵێ؟ بەڕای تۆ پاشە هەموو ماوەیە بیرۆکەیەکی باشە پورە مەلیحە بیرکردنەوەی یادگاریەکان بۆ خێزان ناخۆش نییە؟ بەهەرحاڵ دەستت ماچ دەکەم تۆ قسەی لەگەڵ بکە نیگەران مەبە من هەمیشە بە دوای مەمەدەوە دەبم تا هیچ هەڵەیەک نەکا دڵیم خۆش کرد ئێستا بۆ کێ بچین کەسی ترت دۆزیوەتەوە زانیاری کۆ دەکەمەوە کاکە یەکەم زار لەبارەی ڕۆژێک پێشورداوەکە کەسانێکی زۆر دەناسم ئەها کێنەوە کەسانە تۆ چی بکەم عومەر چی بکەم ئاسایشە 156 لێداوە من بۆ پەیوەندیم کرد کوڕەکەم کوڕی من لە کۆتاییدا کاکەم لەگەڵ چێدا هاتوو دەچوو یعنی چی دەکرد چی دەوت چۆن بوو مەمەد بۆ 2000 داوات لێ دەکەم چاوەکەم بۆ خاتری هەموو لایەکمان واز لەم هەواڵە بێنە واز ناهێنم کاکە کەسیش ناتوانێت کارم تێ بکە خۆت دەزانی مەمەدی برام مەمەد ئەزەل شتێک ڕوویداوە چی بووە؟ چێ؟ ناڵەکە ئێمە؟ نا مەمەد نییە مەمەد باشە نیگەران مەبە لەگەڵ جەنگی زەماڵ هاتنە دەرەوە بەڵام تۆ پێویستە ئێستا بستە ماڵەوە دایکت زۆراکە کاری کاتەڕێت سوپیان بکە ژیانی کەسانی تەرەزگارکە
پێویستە شتێکت پێ بڵێم دەبێت لە شتێک ئاگادارت بکەمەوە ممتاز دایە دایخە نانا کەس لێرە نییە نانا مەگەڕێەوە کە هاتیەوە تێت دەگەێنم نانا کارەکە فەلەی ناوێ تۆ خەریکی کاری خۆت بە عمر کوڕم تۆ لێرە نەبووی نەمزانی پەیوەندی بە کێوە بکەم کوڕم تەواو دایە ئەو لێرەم مەمەت ئاگاد لێ مەمەت چی دەکات ئاگام لێ دایە زانیومە من بەتەنیا چی بکەم چۆن هەردووکتان بپارێزم تۆ بەتەنانی دایکە من لەگەڵتم من ئەتراتومە تۆ سێرکە وەلاتم داجان تازە تۆم لە ژێر دەستیان ڕزگار کرد چۆن مەمەدی بچووک دەدەمە دەستیان نایەڵم عمەر چۆن دەبێ دایکە من چۆن دەهێڵم ها ئەو بەڕاستە خۆ نیگەران مەکە منەوە دەپارێزم باشە دایە نیگەرامە بە ئاخر ئەوانە ناپاکن تۆ خۆت خائینان ناناسی مارێکی ژەهراوین هەر کە پێتەوە دەن تەواو دەزانم دایە هەر شتێک بکەم پێشتر ئاگاداریان دەبم تو خۆت نیگەران مەکە من لە دەنگی جەنگیز ڕادەزانم بە تەمای خراپەکاریەکن خراپەکاریەک بەرامبەر مەمەت دەکەن نادایکە ناتوان بیکەن ناتوانن خۆت نیگەران مەکە بێتاقەت مەبە کاکە خەوتووی؟ تۆش ئەها منیش پیر لە ئێشە نەکەوانە نا ئەو قسە ناکاوە چییە؟ دەزانم بیرت لای ئەوە مەمەد واز لە کاکت بێنە بخەوێ دەبێ بەیانی زوو هەستێکاری هەیە بخەوە دەی مەمەد زوو خەوتی کوڕە ها سێرکە شتێکت پێ دەڵێم بەڵام نایە بە کەس بڵێ گوێ دێمە بەیانی داوای ئایشان دەکەم مەمەد بەڕاستی خەوتووی کاکە دوای هێنانی ئایشان چ ڕوو دەدا یانی دەڵێم لێمان دوور دەکەویەوە من دەخەوم مەمەد ئەو دنیات بینیوە هیچ شتێکی ئەنە ئەیشان نە هیچ شتێکی تر من دە تۆ جیا ناکاتەوە تەگەیشتی هیچ شتێک بەڵام وەکجاران نابێ بۆ تۆزم بێنی من نابێلات بم هەندێک جاکە بەتەنیا لەسەر جێگام کابوس دەبینم ڕوو لە لای تۆ دەکەم کە دەبینم تۆ لە لامی یەکسەر خەوم لێ دەکەوێت ناترسێ چونکە تۆ دەمپارێزی براکەم من هەمیشە لەلات دەبم گەرم بکەمە ئەو بەری جیهانیش دەزانم تۆ هەمیشە پێویستت بە منە تۆ بەس بانگم کە تەنها بە چۆ تورکانێک دێمەوە بەلای تۆ دنیا بەلایەک و تۆش بەلایەک مەمەد بە گەورەیش کاتێک تۆ دەبیە 6 ساڵیش هەر لەگەڵت دەبم گەر لێشم بێزار و پێشم بڵێ بڕۆ ئەوە من هەرگیز ناڕۆم پەیمان بێ پەیمان کاکە مەمەد نانیشتی کوڕم وا دەنوم دایکە برادەر دەست بەتاڵە ویستم پێت بڵێم ئەوراقی پرۆژەکەم هێناوە حەز دەکەی تۆ ژوەرە لەسەر مێزێکدا دەنیشتین و سێرێک بکە ئێستا کارێکی بچووکم هەیە هەرکە جێبەجێم کردێ مەلات کادۆ تێ دەبڕێت جەنگیز من چاوەڕ دەکەم بەس کارەکە نایکە ئەو پیاوانە چاوەڕێ وەڵام لێ دەکەن گەر بڕیارت نەداوە ئەوە نا شتیوان نابێ پاش ساعتێکی تر دێم
ئێ دەی فەرموو با دەست پێ بکەین کاکە عالیش نایە؟ دەی بێگومان چۆن نایە هەرکێک هەبوو جێبەجێ کە بەڵام ئێستا جێبەجێ کردووە